چیرۆکی گەورەی ئێمە لە سەلەی زبڵی ماڵانەوە دەست پێ دەکات ئەو شوێنەی دەشێت ببێتە درامەتێکی نوێی ئابووری بۆ وڵات ئەوەی لە سەلەی ئەم زبڵەدا هەیە ڕەنگە پێش چەند کاتژمێرێک خۆراکێکی پاک و خاوێنی ئامادەکرا بوو بێت بەڵام بەهۆی بەکارهێنانی یاخود باش هەڵنەگرتنی ئێستا شوێنەکەی گۆڕاوە بۆ زبڵی ماڵان ئەم سەلەی زبڵە جگە لەوەی کە لە ڕووی ئابووریەوە زیانی لە خانەوادەکەداوە زیانی بۆ حکومەتیش هەیە کە دەبێت بە پارە فڕێدا زیانی بۆ ژینگەش هەیە کە پیسی دەکات کەواتە کێشەکە چۆن لێرەوە دەست پێ دەکات چارەسەرەکەش هەر لێرەوەیە ئەویش سفر پاژماوەیە لە بوجانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەی خۆراک چیرۆکە گەورەکەی بە هەدەردانی پارە وزەی جیهانە لەسەر ئاستی جیهان ساڵانە یەک لە سەرسەی خۆراک دەبێتە زەبڵ تەنها بەهای ئەو خۆراکانەی دەبنە زەبڵ لە ساڵێکدا تا ئاستی 2 تریلیۆن و 600 میلیارد دۆلار دەڕوات بە گوێرەی راپۆرتی نەتەوەی گرتوەکان ئەو خۆراکانەی دەبێتە زەبڵ بەشی تێرکردنی هەموو برسیەکانی جیهان دەکات لێرەدا دەبێت جیاوازی بکرێت لە نێوان بە زەبڵبوونی خۆراک و بە فیڕۆچوونی خۆراک بە فیڕۆچوونی خۆراک لە دەستچوونی خۆراکە لە کاتی لێکردنەوەی بەرهەمەکە لە کێڵگەکە تێکچوونی پێش ئەوەی بگاتە بازار هەرچی بە زەبڵبوونی خۆراکە لە دەستچوونی خۆراکە دوای ئەوەی لە بازار ساغ نابێتەوە یان تێک دەچێت سەردانی یەکێک لە گومرگی خۆراکمان لە هەرێمی کوردستان کردووە کە گومرگی سەوزە و میوەی هەولێرە لەوێ چیرۆکی گەورەی بە زەبڵبوونی خۆراک دەبینین لەبەر نەبوونی کڕیار و زۆری بەرهەم لە کاتێکدا ژمارەیەکی زۆر خەڵک لە هەرێمی کوردستاندا بە برسێتی ڕۆژ دەکەنەوە کەچی بڕێکی زۆری خۆراک کە ڕۆژانە بەدەیان تۆن دەخەمڵێنرێت لەم گومرگە دەبێتە زەبڵ و دەنێرێت بۆ زەبڵخانە ڕۆژانە بە کۆی گشتی ناو عەلوەکان مەفرەدانمان زۆرە لە 5 قەڵاب گەورە هەتا 10 قەڵاب ڕۆژانە فرەت دەن بە پێی ڕۆژەیە زیاتر ڕۆژەیە کەمتر یعنی کەمترینیان ڕۆژی 5 قەڵابێ هەر قەڵابەی لە 10 تۆن خاشاک کەمترینە یعنی 50 تەن ڕۆژانە لە 50 تەن بۆ 100 تەن ئەمە خاشاکمان هەیە لێرە فرەت دەن لە بۆ کانی قرژاڵە بەس سەوزە و میوەشی زۆرتیایە کە ئەوانەی تۆزێک نەرم بێ تۆزێک خراپ بێ لە لای ئێمە نافرۆشێ مەجبوری فرەدەین لە شوێنان خەڵک ئیستفادە لەو نەرمە دەکات لەو پیساتێ دەکات دەیبەنەوە کارگە دەیکەن بە دۆشاو دەکەن بە هەموو شتێک بەس لای ئێمە شتنی هەر هەمووی فرەدانە یعنی ڕۆژانە ئەگەر بە پارە لە بۆت بخەمڵێنم یعنی لە 20,000 دلار هەتا 50,000 دلار خاشاک لە ناو عەلوە فرە دەدرێ بۆ دەرەوە ڕۆژەیە بەلۆری فرە دەدرێ بەلۆری فرە دەدرێ ڕۆژەیە نیتمان ڕۆژەیە 200 کیلۆ 300 کیلۆ 500 کیلۆیە یعنی تەمەشا دەکەی یعنی لەبێ بازاڕیە تەبعاً ئەو مشتریەی دێتن بەروبوومی جوانی دەوێت دەرەزەیەکی دەوێت ئێستا بەروبوومی ئەگەر ماوە ئەو ڕۆماوە بۆ بەیانی بە نیوە قیمەتیش لێمان ناکردن لەوانەیە 25 تەن پەتاتە تەسویریش کرا فرەمدا یعنی لەوانەیە 12 ملیۆن دینار بەس زەرەرمەند بوو. فەرمان خەلیل ئەندازیار و بەڕێوەبەری خزمەتگوزاری ژینگەیی شارەوانی لە پارێزگای هەولێر ماوەیەکی زۆرە لەو بوارەدا کار دەکا و ئەزموونێکی کردداری زۆری هەیە لەسەر پرسی بە زەبڵ بوون کە ئەوان بەرپرسی یەکەمن لە چارەسەرکردنی زەبڵ. من دەمێ پرسیاریەوە لە بەڕێستان بکەم زەبڵ لایەوە چی ئەگەێنێت؟ زبڵ و پاشماوەیە خاشاک بریتە لەوەی کە لە چاڵاکی ڕۆژانەی مرۆڤەکان بەرهەم دەهێنرێت و دەبێتە پاشماوە لە هەر شوێنە چیشکەکار و چاڵاکی هەبوو بە شێوەی بەردەوام پاشماوەکان دەبێت و لە زیاد من دەبێت. ئەگەر ئێوە بە وەکو و ئەزمموی کە باستان کردەوە داتای ورتان لە بەردەستای مەسەرەن ئەم خۆڵ و خاشاک مەسەن لە شاری هەولێرە زۆرترین خۆڵ و خاشاک دەکرێتە کام بەشێەوە مەسەلەن زۆرترین دەچ منتیقەیەەکە؟ بەڵێ ئەمە دەتوانین برین بە پێی دابەشبوونی شوێنی ئەوکە جۆرە
زۆرەکەی دەگۆڕێت بۆ نمونە لە ناو سنتەری شاری هەولێر بەشێکی زۆری پاشماوەی کارتۆن و پلاستیک و چکە شوێنی بازرگانی زۆر لەوێ هەیە کە پێکاتی زبڵەکە لەم جۆرەیە بەڵام کاتێک دینە چەند گەڕەکەی دانیشتوانی چڕی وەکو گەڕەکە میلەکان یاخود گەڕەکە چڕی دانیشتوان زۆرەکانی شاری هەولێر تەماشا دەکەی پاشماوەی خۆراک و خواردنیشتوان زۆرە. ئەگەر بڵین لە شاری هەولێرە بۆ نمونە ساڵانە یاخود بۆ نمونە مانگانە ئەو ڕەپارەیە چەنە بۆی تەرخانەکرێ بۆ کۆکردنەوەی خۆڵ و خاشاک و زبڵ لە شاری هەولێرە؟ بەڵێ وەک لای زۆربەی خەڵک دیارەکە ئێستا کۆکردنەوە و گواستنەوەی زبڵ و پاشماوەکان لە شاری هەولێر لە ڕێگەی کەرتی تایبەت ئەنجام دەدرێت. 6 گرێبەستمان هەیە کە وەزارەتی شارەوانی گەشت و گوزار لەگەر کۆمپانیەکانی تایبەتی بە بواری خاوێنکردنەوە ئەنجامی داوە کە دابش کراوە بەسەر 6 سنووری شارەوانی شاری هەولێر بە کۆی گشتی تێچووی هەر 6 ئەو گرێبەستەی کە ئێستا هەیە 2 ملیار و 465 میلیۆن دیناری عێراقیە مانگانە دەدرێت بە کۆمپانیەکان. مانگانە 2 ملیار و 465 میلیۆن دینارە. لێرە لە هەرێمی کوردستان بڕێکی زۆر زبڵ و پاژماوە هەیە کە جگە لە زیان هیچ سوودێکی لێ نابینرێت. لە شاری هەولێر هەر کەسێک ڕۆژانە نزیکەی 600 گرام تا کیلۆ نیوێک زبڵ و پاژماوەی هەیە. تەواوی شارەکە ڕۆژانە زیاتر لە 2500 تۆن زبڵ و پاژماوەی هەیە. ئاراستەی زانستی بۆ ئەو کێشەیە ئەوەیە ئەگەر ئێمە ناتوانین بەرهەمێنانی زبڵ بۆ سفر کەم بکەینەوە ئەوا دەبێت زبڵ وەکو کەرەستەیەکی خاوی ئابووری بخرێتە خولی بەرهەمهێنانەوە و لە ڕێگای ڕیسایکلینەوە بگۆڕدرێت بۆ مادە و کەلوپەلی نوێ کە سوودیان هەبێت. بە گوێرەی توێژینەوەیەکی مامۆستایەکی زانکۆی سەلاحەدین بڕی پاژماوەی زبڵ لە شاری هەولێر تەنها لە 10 ساڵی ڕابردوودا بۆ نزیکەی 2 هێندە زیادی کردووە. بە جۆرێک پاژماوەی زبڵ لە شاری هەولێر لە ساڵی 2010دا 150,000 تۆن بووە. لە ساڵی 2014دا پاژماوەی زبڵ لە شاری هەولێر 200,000 تۆنی ڕەتداوە. لە ساڵی 2020 کۆی پاژماوەی زبڵ دەگاتە 270,000 تۆنی ساڵانە. لەگەڵ ئەوەی بەرهەمێنانی زبڵ زۆرە بەڵام بە شێوازی کۆکردنەوە و گواستنەوە و چارەسەرکردنیشی جێگای نیگەرانی و پرسیاری کەسانی پسپۆرە. ئەم تێبینیم هەیە تاکو ئێستا زۆر بە شێوەیەکی زانستیانە نەمانتوانێت ئەو زبڵ و خاشاکە بە شێوەیەکی زانستی بەڕێوەی بین یان بەڕێوەبردننی لە بۆ بکەین لە بۆ نمونە پێویست ئەمە لە سەر چاوەکەیەوە سیپەرێشن لە بۆ بکەین زیای بکەینەوە ئەو مادەی ئەندامیە بەجیا پاشماوەی خۆراک بەجیا لە گواستنەوەی بە هەمان شێوە کێشەمان هەیە لە جیاتی 10 سیارەی بچووک ئەو زبڵ و پاشماوە بگوازێتەوە پێویستمان بە سیارەیەکە دەتوانین لەو ترانسپۆرت ستیشنی تا ڕادەیەک سیپەرێشنی یان جیاکردنەوەی زبڵ و پاشماوەکەین کە دێنە سەر چارەسەرکردنەکەی لەویش کێشەمان هەیە ئەمە تەنها ئاستێک چوینە پێش. بە گوێرەی خەمڵاندنە بەراییەکان بەهای ئابووری ئەو زبڵی کە دەتوانرێت ڕیسایکلین بکرێتەوە لە کانزا و پلاستیک و شوشە بە تێگڕای 500 تا 620 دۆلارە بۆ هەر تۆنێک. لەگەڵ جێگیری سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر گفتوگۆ دەکەین. لێی دەپرسین کە داخۆ ماوەڵەی تەندروست لە ڕووی ئابووریەوە لەگەڵ زبڵدا چۆن دەبێت؟ خۆڵ و خاشاک چییە؟ ینی لە ڕووی بازرگانیەوە چییە؟ ئالارین کوردستان بازرگانی پێدەکرێت؟ ئێمە پێویستیمان بەوە هەیە کە ڕێخستنەک بۆ تاک بکەین بۆ ئەوەی بتوانین کەمترین زبڵ و خاشاک بەرهەم بهێنێت لەبەر ئەوەی زیادی بەرهەمهێنانی زبڵ و خاشاک واتە زیاد بەهەدەردانی سامانی تاک و گشتی دەکات. ئێمە سەردانی زۆر وڵاتانی پێشکەوتومان کردووە بەڕاستی یەک لە پیشەسازە گەورەکان ڕیسایکلینە. زەرەر و زیانی بێگومان زەرەر و زیانی زۆری هەیە یەک لەوان بەهەدەردانی وەکو گوتم سامانی تاک و گشتیە دووەم پیسکردنی ژینگەیە هەروەها هەڵی کارێکی زۆر بۆ گەنجان دەرخسێنێت لە بوارە کە بتوانین پیشەسازی ریسایکلین بتوانین لە هەرێمی کوردستان دابمەزرێنین دەبێتە هۆی ئەوەی کە جارێکتر ئەو شتانێک کە بەکاردێت جاری دووەم بەکاری بهێنینەوە بتوانین سوودی لێوەرگین. کەرتی تایبەت دەتوانێت بە تەنها لە هەرێمی کوردستاندا و هەولێر بە تایبەتی مەسەن ڕیسایکلین دابمەزرێنێ ئەمە هەر پێویستی بە پاڵپشتی کەرتی تایبەت یاخود پێویستی بە پاڵپشتی کەرتی حکوومەتیش هەیە؟ ئەم پیشەسازیە تەنها بە کەرتی تایبەت ناکرێت.
ئەگەر هاوکاریەکی 100% حکومت نەبێت هەماهەنگێکی 100% حکومت لەگەڵ کەرتی تایبەت نەبێت ئەم کارە ناتوانین ئەنجام بدرێت. ڕیسایکلینکردنی زبڵ و خاشاک جگەلەوەی ژینگە پاک دەکاتەوە دەرفەتی کار بۆ گەنجان دەڕەخسێنێت و بەرهەمی ناوخۆیش زیاد دەکات. دوای ڕیسایکلینکردنی زبڵ و بەرهەمێنانی سوتەمەنی و کارەبا لێی بەهای ئابووری تەنها زبڵی شاری هەولێر زیاترە لە 100 ملیۆن دۆلاری ساڵانە. ڕۆژانە 2000 تەن زبڵمان هەیە لۆ شارێک کە لە دەوروبەری ملیۆنێک کەسە دەتوانین ڕۆژانە ئەگەر بە شێوەیەکی ڕێکوپێک و زانستیانە ئەمە ئیدارەی بکەین 18,000 کیلۆوات ئەمە کارەبامان دەبی ڕۆژانە دەوروبەری 3 ملیۆن مەتر سێجا گاز دەتوانین بەدەستمان بکەوی لە جیاتی ئەو گازەی کە خەڵک هەراسان و بێزار بکە ئەو گاز دەتوانین وەکو سەرچاوەیەکی وزا بەکاربینین. بەنسبەت ئەو مادانەی کە دووبارەوەش بەکار دێنەوە دەتوانین وەکو سەرچاوە وەکو مادەیەکی خاو لە بۆ کارگەکان لە شوشە و لە کانزا و ئەو جوانش دەبنە دەتوانین فەسلیان کە شوشەی ڕەنگا و ڕنگمان هەیە کانزا وەکو مادەی ئاسن و ئەلەمنیۆم و ئەو بابەتانە کاغەز و کارتۆنەکان هەیە ڕنگدارە هەیە بێڕەنگە ئەوانە ئەگە جیان بکەینەوە بیان کەینە قیمەتی پارە ساڵانە نزیکەی 100 ملیۆن دلار وەکو داهات دەتوانین لۆمان بگەڕێتەوە. لە پارێزگای دهۆک و سلەیمانی سەرەتاکانی سەرهەڵدانی پیشەسازی ڕیسایکلین سەری هەڵداوە لە سلەیمانی کارگەیەک لە سەروبەندی دەست بەکاربوونیدایە و لە پارێزگای دهۆکیش دوو کارگەر لە کاردان کە ڕۆژانە 600 تۆن زبڵ و خاشاک ڕیسایکلین دەکەن بۆ مادەی نوێ و سوودبەخشی ئابووری. ئێوە ئێستا کۆمپانیایەکتان هێناوەتە مەسەن هەرێمی کوردستان بە تەمای چین بە تایبەتی لە شاری هەولێرە ئێوە کام بەشەی خۆڵ و خاشاک کۆ دەکەنەوە و چییە کۆمپانیاکەیەوە؟ ئێمە ئەو پرۆسەیە کە دەستمان پێکردووە بریتە لە کۆکردنەوەی جۆرێک لە پلاستیکە پێی دەوتێت PET لە ڕێگای تیمەکانمانەوە لە ناو شاری هەولێر کە چەندین جۆری ئۆتۆمبیلی گەورە بچووک بارهەڵگرمان هەیە ڕۆژانە تیمەکانمان سەردانی شوێنەکانی هەولێر دەکەن ئەو شوێنانەی کە خۆمان حاوی تایبەت بە جیاکردنەوەی پلاستیک مامۆیان داناوە لە سەر ئەرکی خۆمان ڕۆژانە لەو شوێنانە و پاشماوە پلاستیکیانە هەڵدەگیرێتەوە واروەها لە شوێنە گشتیەکان وەکو قوتابخانە زانکۆکان هەروها یاریگاکان کە ڕێژەیەکی زۆر پلاستیک فرێدراوە بەکارهاتوو ئێمە کۆی دەکەینەوە و دواتە دەیگوازینەوە بۆ کارگەکەی خۆمان لەوێ لە ڕێگای پرۆسەیەکی ڕیسایکلینی زۆر سەردەمیانە دوای شوشتنەوە مادەی سەرەتایی لێ بەرهەمدێنین ئەو مادە سەرەتایش ڕەوانی دەرەوە ناکەین بۆ ئەوی دووبارە بکرێتەوە پلاستیک و بۆمان بنێرێتەوە لە ڕێگای کارگەیەکی ترەوە جۆرەها بەرهەمی تازەی لێ دروست دەکەین کە پرۆسی ڕیسایکلینگ من بە باشترین ڕێگا چارەی دەزانم بۆ چارەسەرکردنی زبڵ و خاشاک ئەو کارگانەی کە تایبەتن بە دروستکردنی پلاستیک دەتوانن ئەو مادە خام و سەرەتایانە لە ئێمەوە کەڵک وەرگرن هەروەها لە دەرەوەی وڵاتیش لە وڵاتانی دراوسێ وەکو تورکیا و ئێران داخوازی و تەڵەبێکی زۆر هەیە لەسەر ئەو مادە سەرەتایی کە ئێمە بەرهەمی دەهێنین. ئەگەرچی زۆربەی زبڵی هەرێمی کوردستان بریتە لە مادەی خۆراکی بەڵام کانزاکان و پلاستیک و شوشە و کاغاز بەهایەکی گرنگی ئابووری دەدەنە زەبەڵ. ئێستا لە هەرێمی کوردستان سەرەتاکانی پیشەسازی ڕیسایکلین دەرکەوتون ئەو بازارە بە تەواوی بژاوەتەوە. ئەو بازرگان ئێستا لە سەرەتایەکە کە ئێستا دەتوانین ئێمە کە تا حدێک بتوانین پەرە بە کەرتی ڕیسایکلین بدرێن تا بتوانێن زیاتر پەرە بۆ بازرگانێ بدەین زیاتر بتوانین ئابووری وڵاتکەمان بەرەو ئاستێکی باش بڕوات. ئیشیمە وایە کە ئەو جۆرە مەوادانە کە بۆمان دێتن کە خەڵکێکی خڕی دەکاتەوە ئێمە جارێشکە لای خۆمان موادە معدنیەکان چەند یەک دوو کارگەیەکێ چەند زۆرە کارگەیەکێ کە دەتوانن بەکاری بێنەوە و موادە پلاستیکەکە جارێککە لای ئێمە دەیهاڕین و ڕەوانەی وڵاتانی دراوسێ دەکەین. ئێستا زبڵی کوردستان بە تایبەتی پلاستیک و کانزا ڕەوانەی دەرەوە دەکرێت هەر ئەو وڵاتانەی کە کەلوپەلەکانمان بۆ هەناردە دەکەن هەر ئەوانیش ئامادەن زبڵەکەمان لێ بکردنەوە بەواتایەکی دیکە ئەو وڵاتانی زبڵەکانمان لێ دەکردن دەیگۆڕن بۆ کەرەستەی نوێی پیشەسازی و جارێکی دیکە بۆمان ڕەوانە دەکەنەوە.
قازانج و زەرەرەکەی ئێمە لە ڕووی ژینگەیەوە ئەگە بتوانین بە شێوازێکی ڕیساکردنی جوان بەکاری بێنێن لە ڕووی ژینگەیەوە قازانجێکی گەلک باش دەکەین بەس لە ڕووی زیانەکانی خۆڵ و خاشاک زیانەکانی ئێمە لەوەدایە کە ئەو موادە ئێمە بە نرخێکی زۆر کەم دەیفرۆشین و بە نرخێکی 4 قات و 5 قات ئێمە دەیکڕینەوە لەبەر ئەوەی ئێمە کە تۆنی بە 250-300 دلار دەیفرۆشین جارێکتر تا بازرگانە بەڕێزەکانی خۆمان تۆنی بە 1500 بۆ 2000 دلار دەیکڕێتەوە. ئەگەر ئێمە بتوانین جوارێکی کە بە ڕیساکنینی جوان هەستێک کارگەری ساکنین بێتە وڵاتەکەمان جارێکی تر هەم دەبێتە داگیرکردنی زەویمان لێداگیر ناکەوە و موادە جارش کە دەتوانین خۆمان بەکاری بێنن نە هاوردەی وڵاتی دەرەوە بکەین نە لە دەرەوەش بهێنین بە وڵاتەکەی خۆمان. ئەو زبڵەی لە کوردستان فرێ دەدرێت مادەی جیاوازی تایە بە تێکەڵی کۆ دەکرێتەوە هەر بە تێکەڵیش دەخرێتە ژێرگڵەوە. لیکاوی زبڵەکە خاک و ئاوی ژێرزەوی ئەو ناوچانە پیس دەکات کە زبڵەکەی لێ دەشارێتەوە. بەگشتی پێگاتەی خۆڵ و خاشاک لە هەرێمی کوردستان بریتیە لە بەرهەمە ئۆرگانیکەکان کە ڕێژەی 180 پێک دێنن. بەرهەمی پلاستیکی زیاتر لە 106 پێک دێنن. بەرهەمی کاغاز نزیکەی 106 خۆڵ و خاشاک لە هەرێمی کوردستان پێک دێنێ. بەرهەمی کانزا نزیکەی 104 پێک دەهێنێ کە وەک ئاسن و فافۆن و مسن. بەرهەمی شوشە زیاتر لە 103 پێک دێنێ. ئەگەر شاری هەولێر وەکو نمونەیەکی زیندوو وەربگرین ساڵانە لە ناوچەی کانی قرژاڵا بە بڕی 38 میلیۆن دلار خۆڵ و خاشاک فرێ دەدرێت. ئەگەر زیاتر وردی بکەینەوە نرخی هەر یەک تەن زبڵی ئۆرگانیکێک تەنها 50 دلارە. نرخی هەر تەن یەک زبڵی نائۆرگانیک 500 دلارە. ساڵانە ئەم هەموو میلیۆن دلارە لە ژێر خاک دەندێت بەبێ ئەوەی سوودی 1 دلاری لێوەربگیرێت. ژینگە دۆستانیش لەبارەی زۆری بەرهەمێنانی زبڵەوە هۆشداری دەدەن و دەڵێن هەرێمی کوردستان لە دۆخێکی نەخوازراودایە لە بواری بەڕێوەبردننی سامانە نەخوازراوەکە. چالاکێکی ژینگەیی وردەکاری زیاتر لەو بارەیەوە دەخاتە ڕوو. کوردستان لە ڕێزبەندی دواوەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقادا دەندرێت لە دووبارەسازی بۆ زبڵ و خاشاک. چونکە تا ئێستاکە برێن ژمارەی کوردستان سێیە مصر هەفتە ئیتر بەرەو نسبەیەک زیاتر دەڕواتن لەوە شارەکانی تر. ئەگەر هاتوو ئێمە بتوانین کارگەیەکی ڕیسایکلینگ دووبارەسازی بۆ ئەو زبڵ و خاشاکە بکەین هەم دەستکەوتە لە بۆ حکوومەتی هەرێم هەم پارەیەکی باش هەم دەستی کاریش زیاد دەبیتن لە بۆ ئەوەی بێکاری نامینێتن لە نەک نامینێتن بەڵکو دەبێتە هۆی کەمبوونەوەی بێکاری. چیرۆکی زبڵ تەواو نابێت تاوەکو باسی چارەسەرەکەشی نەکرێت. چارەسەر پێویستە گشتگیر و هەمەلایەنە بێت لەسەر بنەمای زانستی و داتای ڕاستەقینە بێت لە چەند ئاستێکەوە بێت ئەوەش هەم بە ئیدارەدانی دروست و هەمیش بە کارگەی ڕیسایکلین دەبێت. سپۆران پیان وایە کە چوارچەوەی چارەسەری زبڵ و خاشاک بریتیە لە پێشخستنی شێوازی تەکنەلۆژیا و کۆکردنەوەی بەروبوومی هەڵگرتنی خۆراک، بەکارهێنانی خۆراکی زیادە لە پیشەسازی خۆراکی، گۆڕینی سیستەمی خۆراکی هاوڵاتیان و شێوازی بازارکردن و بازارخستنی بەروبوومەکان، دووبارە بەکارهێنانەوەی ئەو بەرهەموو کەلوپەلانەی کە دەبنە زەبڵ. بەواتایەکی دیکە هەموو ئەو هۆکارانەی دەبنە هۆی بەرهەمێنانی زەبڵ لابردنیان دەبێتە چارەسەر. سیاسەتێکی لە بۆ دابنین ئەو سیاست ئەوەی خەڵک و شار بکرێتەوە تا چەند بکرێ زبڵ و پاشماوە کەم بکرێتەوە چونکە ئێستا لە دنیاش هەر لەسەر پێدەرن ئیشکردن لەسەر ئارەکان لەسەر چوار ئارەکان. ئار یەکەم چییە؟ ڕدیوس واتە کەمکردنەوەی زبڵ و پاشماوە. چەندی بگرێ ئەو زبڵ و پاشماوەی کەم بکەینەوە چونکە دەبێتە کێشە. ئاری دووەم چییە؟ ریوس دووبارە بەکاربێن لە جیاتی شتێک ئەمە یەک جار بەکاری بێنی فڕێ بدەین نەخێر چەند جار بەکاری بێنینەوە. سێم ریسایکل ئەو مادانێک کە دەبنە زبڵ و پاشماوە دەتوانین دووبارە بەکاربێن وەکو مادە وەکو کەرەستە دووبارە بەکاریان بێنینەوە و ئەویت کەشیان ڕیکەڤەر دەتوانین سوود لەو مادانە وەکو سەرچاوی وزە وەربگرین یان شتێکە من جارێک بەکاری دێنم دەتوانم بەکرێ بگرم نەک دوایە فڕێ بدەم یان هەندێک شتێ دەبین نەتوانێت توشتەکان لە جیاتی ئەو هەم کلینیکسە بەکار دەتوانین دەستمان بە ئامێرێکی کارەبایی وش یعنی بەدیلی ئەو شتانەمان هەیە لە بۆ زبڵ و پاشماوەی.
هەندێک پێیان وایە گۆڕانکاری ڕیشەیی و کللتوریش پێویستە بۆ ئەوەی بتوانین بەرەنگاری پەتای زبڵ ببینەوە خۆمان لە زیانەکانی دەرباز بکەین و ئەوەش بە گۆڕینی شێوازی ژیان و بازارکردن و تێڕامانمان دەبێت. کولتور یەکێکە لەو کە گرنگانەی لەو یەکێک لەو چەکە گرنگانەی کە کاریگەری لەسەر هەموو کایەکانی ژیانی ئێمە هەیە و لە ناویشیانە خۆراک و بە فیڕۆچوونی خۆراک بۆ نمونە هەر تایکێکی ڕۆژهەڵاتی لە ڕۆژێکدا 3 کیلۆ بەس پاشماوە هەیە بەڵام تایکێکی ڕۆژاوای 1 کیلۆ پاشماوە هەیە ئەمە گەڕێتەوە سەر ئەو کولتوری بە هەدەردانی خواردن و زۆر خواردنەی کە لە ناو ئێمەی ڕۆژهەڵاتیە هەیە بۆ نمونە ئەمە زەرەری هەیە زەرەرەکەی هەم لایەنێکی ئابووری زەرەریە هەم لایەنی ژینگەی لەبەرەوەی هەم لایەنی ئابوووریەکەی کە زەرەر لە تاکی خۆما بۆ نە بە گوێرەی دوهەمین ئامارکە لە سعودیە کراوە ساڵانە 2 میلیارد دلار بەس خۆراکی زیادەیە یعنی پارەی خۆراکی زیادەیە کەواتە ئەمە هەم زەرەرە لە تەندروستی خۆمان بەهۆی زۆرخۆریمانەوە هەم زەرەرە لە بواری ئابووریمان و هەم زەرەرە لە بواری ژینگەیشمان چکە ژینگەمان زیاتر پیس کردووە بەم هەموو پاشە ڕۆیە. جگە لەوەش گۆڕین و ڕێخستنەوەی بازارخستنی کەلوپال لەلایەن کۆمپانیا و بازرگانانەوە هۆکارێکی دیکەی کاریگەریە بۆ کەمکردنەوەی بەزەبڵبوونی خۆراک چونکە هەندێک جار بازارخستن دەبێتە هۆکارێک بۆ هەندانی کڕیاران و بۆ کڕینی زیاتر لەوەی کە پێویستیانە یان پێیان دەخورێت لە ئەنجامیشدا زەبڵبوونی خۆراک زۆر دەبێت. سەبارەت بەوەی کە ئاخۆ بازاڕی ئێمە تا چەند لەبارە بۆی ئێمە کە فیڕۆدانمان زۆر بێ ئەمە زۆر کاریگەری هەیە لێرە لەبەرەوەی بۆ نمونە بینیت ئێمە لێرە هەموو شتێک بە کیلۆیە یان بە دەستەیە یعنی کەمترین شتمان هەیە بەدانە بێت. هەموو داتا و بیرروبۆچوونەکان لەسەر ئەوە کۆکن کە زەبڵ سامانێکە ئەگەر نەبێت یان کەم بێت باشترە لەوەی کە زۆر بێت بەڵام بەکردەیی و لە ژیانی جەنجاڵی ئەمڕۆی مرۆڤایەتیدا مەحاڵە ڕێگری تەواو لە بەرهەمێنانی زەبڵ بکرێت بەڵام ئەو زەبڵەی کە دروست دەبێت دەکرێت لە ڕێگای ئیدارەدانێکی زانستی و بەرهەمێنان و پیشەسازیەوە بگۆڕدرێت بۆ کەرەستەیەکی خاوی پیشەسازی و دەرفەتی ژیان و کار بۆ هەزاران گەنجدابین بکات نەک ببێتە زیان بۆ ئابووری و ژەهر بۆ ژینگە. ئەگەرچی زبڵ و بە فیڕۆدانی خۆراک دیاردەیەکی جیهانیە بەڵام کەمکردنەوە و بەرهەمێنانی زبڵ و گۆڕینی بۆ کاڵایەکی نوێی ئابووری لە تایبەتمەندی کۆمەڵگا پێشکەوتو و مۆدێرنەکانە پرەنسیپە زانستیەکان بانگەشا بۆ کەمکردنەوە و بەرهەمێنانی زبڵ دەکەن ئەگەر ئەوەش ناکرێت دەبێت هەر زبڵێک بگۆڕێت بۆ کاڵایەکی نوێی ئابووری لێرە لە هەرێمی کوردستان زبڵ نەک نەبووتە سەرچاوەیەکی ئابووری بگرە بۆتە بارگرانیەکیش بەسەر شانی ئابووریەوە و سەرچاوەیەک بۆ پیسبوونی ژینگە بە تایبەتی خاک و ئاوی ژێرزەوی.